پاملێرمان لە شاری بەغدا ئومێد کە شوهەوای شاری بەغدا چۆنە؟ بەڵێ چی ئەسڵاو لێ بێ کەشوهەوای شاری بەغدا هەورەوە پێشبینی بارانێک کەکرێت لە کاتژمێرەکان 5 و 6 بەپێی وتەکانی کەش و کەشناسی بەغدا بێ، بەڵام منە بڵێم چیام لە ئێستادا لە گۆڕپانی تحریرم لە ناو شاری بەغدا و لە ئێستا ئاگادارم بەر لەوەی کە پرسیاری خۆپشاندانەکانم کرد ویستم کە شوهەوای شاری بەغدا بزانین. ئەمڕۆ ئابڕێرە خۆپشاندان لە شاری بەغدا دەست پێ بکاتەوە. داواکاری خۆپشاندەران چییە؟ خۆپشاندانەکە بۆ چییە؟ بەڵێ چییە لە ڕاستیە تا ئێستا خۆپشاندانەکە ئەنجام نەدراوە، چەندەوا بڕێر بوو کاتژمێرد و ئەنجام بدرێ، بەڵام لە ئێستادا ئامادەکاریەکان کراوە. من ئەگەر دەرفەتە بێت چیە من هەندێک دیمەنی ناو گۆڕپانەکەت پێ نیشان دەدەم. لە ئێستادا دەواازەی جمهوری بەڕووی هاوڵاتیان داوە هەر چوار دەواازەکەی شاری بەغدا بەڕووی ئۆتۆمبیلدا داخراوە. ئەوەی دەیبینن دەواازەی جمهوریە، یەکێکە لەو پردانەی کە دەڕوانێتە سەر پەرلەمانی عێراق یاخود بۆ شەقامی پەرلەمانی عێراق دەڕوات. لێرەدا ئەوەیە تەواو بە تەواوی گۆڕپانەکە خاڵی بووتەوە لە ئۆتۆمبیل بە شێوەی پیادە لە سێ دەواازەوە، واتە دەواازەی سعدون و دەواازەی ڕەشید و دەواازەی گۆڕپانی تێران دێنە ژوورەوە هاوڵاتیان بە شێوەی پیادە. من ئەگەر دەرفەتە بێت چی ئاچمە لای چەند کەسێک کە ئامادەکاری یاخود ڕێکخەرانی خۆپشاندانەکەن بە شێوەی ڕاستەوخۆ ئەمەوێ بیگوازمەوە. عفوا بشكل مباشر المتطلباتكم شنو؟ احنا مطالبنا نفسها اصلاح النظام، اصلاح هرم داواکاریە کە چاکسازی لە سیستەم و لە دەوڵەتە، هەروەها چاکسازی لە سیستمی دادوەریدا داوای حکوومەتێکی نیشتیمانیەکەین. حاليا نشوف بأنه بدل ئێوە لە ئێستادا ساحة التحرير ئەبینی خەڵک بەرەو گۆڕەپانی تحریرڕە، نشوف يعني قلة قليلة من الضالين، بەڵام کەم کەسی لێیە. ئێمە وادەمان هەیە بۆ کاتەکەی ئەمڕۆ ڕۆین بۆ ناوچەی خەزرا، لێ داواکاریەکانمان ڕۆبەڕووی حکوومەتەکەینەوە. لە ئێستادا لە 2 تا 3 خەڵک کۆبێتەوە. لایەنی ئەمنی چۆنن؟ لایەنی ئەمنی زۆر باشن و هاوکاری خەڵکەکە دەکەن. بەڵێ چیا من ئەمێ بچمە لای خۆپشاندەرێکی دیکە. أستاذ ما هو متطلباتكم يعني؟ داواکاریەکانتان چییە ئەم هەفتەیە؟ متطلباتنا اللي يريدها الشعب العراقي كله. داواکاری گەلی عێراق متطلبات يعاني منها البلد. ئەو کێشانەی کە ئێستا عێراق بەدەستی دەناڵێنێ، هەروەها ئەو کێشانەی کە بەهۆی بارانەوە ڕوویداوە لە بەغدا، من ولا الامطار دمرت زۆرێک ناوچە و شار وێران بوون. حەیئۆر و چەند ناوچەیەکی شاری بەغدا هاي شوارع مبلطه وقسم ئەمە لە کاتێکدا کام شەقامەکان هەمووی قیرتاو کراون، بەڵام زۆر بەخراپیە. فتحات لتصريف الماء منهۆڵی بۆ نەکراوە. المعنيه هاي گلیمە لەو دەستگانەیە کە کارەکانە بەباشی نەکردەوە. الثانيه هسه عبعوبه ثانيه ما اعرف اسمها ما اشتغل ما حد يشتغل هذا البلد. کەس کار ناکات لەم وڵاتەدا، بەڕاستی خەڵکی ئیشکەری تێدا نییە، وڵات بەرەو وێراناچێ. کەسانی باشن، بەڵام شارەوانی زۆر خراپە لە عێراقدا، زۆریان کەسی خراپ و گەندەڵن و دزن. الجهه الغربيه مناطقنا الغربيه ناوچەکانی خۆرئاوا زۆر خراپن. نامانێ باسی تایفەگەری بکەین، باسی هەموو عێراق بکەین. عێراق بەرەو داڕمانە چێت، هەر لە ئەمبارەوە هەر لە سەلاحەدینەوە هەم دیالە هەمووی بەرەو خراپێچێت. ئەوە دادەبینیت خەڵکی نازەح وەزعیان چۆنە بەم بابارانە. خەڵکان هاوار دەکەن، داوای یارمەتیەکەن، نەخۆشیان هەیە لەو ناوچانەی کە دوورە دەستن، هەروە لەو ناوچانەی کە شەڕی تێدایە. عێراق کۆتایی هاتوو، عێراق بەرەو وێران دەچێت. زۆرێک ناوچایە کە کەم پەی ئاوارەکانە کەس ناچێت بدەمێنەوە. بقت الناس اهلا وسهلا بك. شكرا. استاذ اليوم هناك معلومات بانه راح تروحون لم روزانياري هيك برو ناوچەی خەزرا بچن. ئێوە مەبەستان چێ لەوە؟ لە ڕاستیدا عێراقیەکان زۆر سەبریان کرد، داوایان چاوەڕوانیەوە بوون چاکسازی بکرێت،
الشعبية الواسعة جدا اللي يطالب بالإصلاح المشروع. ئێمە بینیمان جەماوەر چۆن بە خۆپیشاندان دەرچوو دا چاکزازی کرد بەڵام ئەو چاکسازەکان دواکەوتووە یان لەگەڵ بەپێی داواکاری خەڵکەکە نەبووە. هي إجراءات عادية لأي حكومة. ئەو ڕێشورانی کە تا ئێسش کراوە ڕێشێنی ئاسایین شتی گەورە نەکراوە تقشفية نتيجة للوضع وەکو سیاسەتی تەقاشفیان کەمکردنەوەی پارە لە هەندێک دام دەستگادا. تصدير النفط. أيضا لاحظنا بالفترة الأخيرة هەروەهاومان تێبینی کرد کە پەرلەمان بعد ما كان هو داعي للإصلاح دوای کە داوای چاکسازیە کرد اللي اعتقدوا بأن هذه المظاهرة راح تتسع وبالتالي تهز عروشهم بەڵام لەوە ترسان کە زیان بانش بگەێنێت پاڵپشتیان لە خۆپیشاندانەکان نەکرد. المعارضة لعملية الإصلاح وبالتالي بدأت تتنصل من عملية الإصلاح. ئەو وای کرد کە پەرلەمانیش خۆی بە دوورگرت لە خۆپیشاندانەکان. للسيد العبادي لرئيس الوزراء لإجراء الإصلاح بالوقت اللي هەروەها ئەو دەسەڵاتی لە عبادی پاڵپشتنەوە دەسەڵاتی عبادی نەکرد بە ئەنجامدانی چاکسازی. لتشريع ومراقبة الحكومة وإداءها. هەروەها کاری خۆی بەتەواوی نەکرد پەرلەمان بۆ چاودێریکردنی کارەکانی حکوومەت و یان ئەو وەزیرانی کە کارەکانی خۆیان باشی نەکردووە. ئەوە لێدوان بوو لە هەندێک لە خۆپیشاندەر بەڵام منە گەدەرفەتە بێ ڕۆمە لای یەکێک لە ڕێخەرانی خۆپیشاندانەکە کە لە ماوەی ڕابردوودا یەکێک بووە لەو کەسانەی کە خۆپیشاندانەکانی بەڕێوە بردووە. ئوستاد أنت من المنظمين المظاهرات توێکی لەوانەیە کە خۆپیشاندانەکان بەڕێوە دەبن اسبوع ورا اسبوع يبدي بالحكم. بوشي يعني انتم تجمعتوا ويا سويتوا اجتماع ويا حيدر العبادي تا ئێستەیش نەکراوە دوای چەندین هەفتەیە خۆپیشاندانەکەن. والله بعد اللقاء بالحقيقة هو جميع لە ڕاستیدا دوای چاپێکوتمان لەگەڵ عبادیان ئەوە ئێمە هەموو لەو ئەمانی کە لێرەین ڕێخەری خۆپیشاندانەکانین. ئێمە لە ڕاستیدا بۆمان دەرکەوت کە سەرۆک وەزیران هیچ توانایشی نییە کە چاکسازی بکات یان چاکسازی کردداری. نەیتوانی کوتلەیەکی پەرلەمانی بەهێز دروست کات بۆ یارمەتیدانی کارەکانی خۆی. هەروەها نەیتوانی چاکسازەکانی خۆی وەرەقەی چاکسازی خۆی جێبەجێ بکات. هەروەها سەلیم جیبوریش نەیتوانی هیچ بەندێک لە بەندەکانی چاکسازی جێبەجێ بکات. شكرا عفوا نريد نحكي يعني اليوم المتظاهرين يتوجهون الى ئەمڕۆ خۆپیشاندەرەکان بە تەمام بچن بۆ ناوچەی خەزرا چەندێک ژن بەشدارن یان چی داواکەن. هەمان ئەو چاکسازانی ئێمە ژنان هەروانەیە کە خۆپیشاندران داوای دەکات بەس تا ئێستا یەک لە سەتی جێبەجێ نەکراوە. ئەوەی دەرەکەوێت ئەوان هیچ گوێنایەن بە داواکاری هاوڵاتیان نەهامەتی هاوڵاتیان لە بەرچاو ناگرن خزمەت گوزاری ئەوانە جێبەجێ ناکەن. ئێمە لەبەرەوە بڕیارماندا بەرەو ناوچەی خەزرا بڕین بۆ ئەوەی لەوێ داواکارەکان پێشکەشکەین بۆ ئەوەی جێبەجێکەن. لەبەرەوەی گەلی عێراقی سەدا هەست بە تووڕێی دەکات هەست دەکات کە کەمترین خزمەت گوزاری پێشکەش ناکرێت. یان 13 ساڵە هیچیان پێ نەکراوەمانە هیچیان بۆ هاوڵاتی نەکردووە. تشوفين معاملة القوات الأمنية مع المتظاهرين بخصوص أنت كمرأة هنا؟ مامەڵی هێزانەکان چۆنە لەگەڵتانە؟ ئێمە لە ڕێکەواتین گیرا بوو بەڵام کێشەی کەوتۆمە لەگەڵاندا نییە. کاتی خۆپیشاندەکە نازانین چێکەن. ئێمە بەردەوامی لە خۆپیشاندانەکان واز نایەنین کەس ناتوانێت هیلاکمان بکات تا ئەوەی تا دواکاریمان جێبەجێ دەکرێت. بەڵێ چییە ئەوەی کە گوێت لێ بوو یەکێک بوو لە خۆپیشاندەرە ئافرەتەکان کە بەشدار بوون و کۆمەڵێکی زۆر لە چالاکوانی مەدەنی لە خۆپیشاندانەکە بەشدارن و من ئەمەوە بڵێم کە لە ئێستادا هاوڵاتیان کۆبوونەتەوە و چاوەڕێ واکەن کە ژمارەیەکی زۆر واتە بەپێی ئەو کاتێک کە خۆیان دایانناوە کۆ ببن و دواتر بە شێوەیەکی ڕێپێوان بۆ بەردەم دەواازەی
دەواازەی پردی معلق یاخود پردی هەڵواسراو کە یەکێکە لە گەورەترین دەواازەکانی خەزرا ئەمەوێ ئەوەت نیشان بدەم لەم دەواازەیەوە خۆپشاندەران ئەفۆن سادی تنتینی مەجال خەن سوڕی ڕۆ لەم دەواازەی سعدونەوە بە شێوەی ڕێپێوان خۆپشاندەران دەڕۆنە واتە ئەم دەواازەی ڕاستەوخۆ دەڕاتە بەردەم پردی معلق کە شەقامی سعدونە ڕاستەوخۆ دەڕاتە بەردەم پردی معلق کە یەکێکە لە گەورەترین دەواازەکانی خەزراوە لەوێدا خۆپشاندەران داواکانی خۆیان لە بەردەم دەواازەی خەزرا دەگەن حکوومەتی عێراقی بەڵێ چییە؟ دەگەڕێم وڵای بەڵێ ئومێد محەممەد پەیامبەری نارتی لە شاری بەغدا سوپاس بۆ زانەرەکان بەڵێ بەڕێزان سەبارەت